باوکم بیرکردنەوەی کۆنا. چی دەزانین لەبارەی کورد؟ لێ تووڕە نابن کەم بەرنامەیە دەبینن؟ هەرگیز کاتی هەڵبژاردن هەمووان کار دەکەن. هەر کەسە و دیدگایەکی هەیە. کەسێک دەڵێت دەنگم کاریگەری نابێت، بەڵام کاریگەری دەبێت. سڵاتان لەبێت نازەنین گۆرانم ئەمجارە لە پارێزگای ئەنبارین بە دیاریکراوی لە فەلوجا کە یەکێکە لە شارە بەناوبانگ و گەورەکانی ئەم پارێزگایە و بە زۆر بارودۆخی خراپی ژات تێپەڕیوە لە ڕابردوودا، بەڵام داهاتووی بەدەستی گەنجەکانە ئەوان بڕیار دەدەن داهاتووی ئەم ناوچەیە چۆن دەبێت و کێ دەبێتە نوێنەری ئەوان لە پەرلەمان. بۆیە باگویان لێ بگرین بزانین لەسەر چ بنەمایەک وەربژێری خۆیان بۆ پەرلەمان هەڵدەبژێرن. سڵاوتان لێبێت، من ناوم نەسر سائرە، خەڵکی قەزای فەلوجەم لە پارێزگای ئەنبار. تەمەنم 90 ساڵە و ئەمە یەکەم جارمە بەشداری هەڵبژاردن دەکەم. نەسر هەندێک باسی خۆتم بۆ بکە لە چی قۆناغێکی خوێندنی چی کارێک دەکەیت؟ من قوتابی قۆناغی سێم لە زانکۆی مەعارف لە کۆلێژی ئەندازیاری تەکنیکی کۆمپیوتەر ئەندازیاری دەخوێنم. چۆن ئەو بەشت هەڵبژاردووە؟ من لە منداڵیەوە حەزم لە ئەندازیاری و کۆمپیوتەر بوو. چێژ لە کۆنتڕۆڵکردنی کۆمپیوتەر وەردەگرم. پێشتر زۆر پرۆژەم لەسەر ئۆتۆمبیل و فڕۆکەی بێفڕۆکەوان هەبووە. حەز دەکەی لە داهاتوو بگەیتە چی ئاستێک؟ پەنا بەخودا بە ئاواتەوەم کە ئامێری نوێ و داهێنەرانە دروست بکەم. ئامێرێک کە هێشتا نەخراوەتە ڕوو، یارمەتی دەربن لە بوارەکانی پزیشکی، نەخۆش و زانست بەگشتی. چەند جوانە گەنجێک لەم تەمەنەدا بەم شێوەیە خەونی هەبێت و متمانەی بەخۆی هەبێت. سوپاس بەخودا لە منداڵیەوە خێزانەکەم فێریان کردوم کە ئامانج و خەونی گەورەم هەبێت و هەوڵ بە باشترین بدەم. زۆر باشە. هەندێک باسی هەلی کارم بۆ بکە لە ئەنبار بەتابەتی لێرە لە فەلوجە چۆنە؟ سوپاس بەخوا هەلی کار لێرە زۆر باشە. کار لە هەموو شوێنێک هەیە. ڕێژەی بێکاری لێرە لە ئەنبار زۆر کەمە و بەتایبەتی لێرە لە فەلوجە. واتە ئەمڕۆ گەر گەنجێکی فەلوجە بە دوای کاردا بگەڕێت بە ئاسانی دەستی دەکەوێت؟ بەڵێ زۆر بە ئاسانی دەستی دەکەوێت چونکە هەلی کاری زۆر هەن. خەڵکێکی زۆریش هەن هەلی کار بڵاو دەکەنەوە. باشە گەر ئەمڕۆ پرسیارت لێ بکەم گەنجانی فەلوجە پێویستیان بە چییە؟ وەڵامت چی دەبێت؟ سوپاس بەخودا لە ڕووی وەرزشەوە ئەنبار زۆر نایەبە و یانەی گەرمە سوپاس بەخوا لە خولی عراقدایە. لە ڕووی خوێندنیشەوە زانکۆمان هەیە. سوپاس بەخوا هەموو شتێکمان هەیە. ئەوەی لێ تێگەیشتم گەنجانی فەلوجە و بە تایبەتی ئەنبار پێویستیان بە هیچ نییە. سوپاس بەخودا. واتە خەڵک لێ تووڕە نابنە گەرم چاوپێکەوتنە ببینن؟ نەخێر هیچمان پێویست نییە و هەموو پێداویستێکمان هەیە. باش ئەمساڵ بۆ یەکەم جارە دەنگ دەدەیت وایە؟ پشت بەخوا بەڵێ. یەکەم ساڵە. بەپەرۆشید؟ بەخوا زۆر بەپەرۆشم. ئەزمونێکی نێو جوانە کە ئەو کەسە هەڵبژێریت کە نوێنەرایەتی تۆ و گەل دەکات. پشت بەخوا هەڵبژارنەکەمان دروست دەبێت. هیوادارم هەڵبژارنەکەمان دروست بێت. کەسێکی چۆن هەڵدەبژێری؟ لێرە لە فەلوجە و بە تایبەتی لە ئەنبار ناوی زۆر بەهێزمان هەن. بربژێرێکی ناسراومان هەیە کە ماوەی 10 ساڵە دەیناسین. ئینشاڵڵا دەنگی پێدەدەین چونکە شایانی متمانەیە. واتە کەسێک هەڵدەبژێری کە بیناسیت یان وەبەستت ئەوەیە بزانی مێژوو دەستکەوتەکانی چییە؟ من مێژووی دەزانم و دەزانم چی بۆ خەڵک کردووە. سوپاس بەخوا کەسێکی بەهێزە. باشە چی بۆ گەل کردووە تۆک و گەنجێک چی لە بربژێر دەبینی ڕاستە خۆ بڕیار دەدەی دەنگی پێ بدەیت؟ گەنجان جیاوازتر لە بەتەمەنەکان سەیری شتەکان دەکەن. بۆ نمونە ئێستا لە ڕووی بیرکردنەوە چی جیاوازیەک لە نێوان تۆ و باوکت هەیە لە ڕووی هەڵبژاردننی بربژێرەوە؟ بیرکردنەوەی باوکم کۆنا بە دوای شتی کۆندا دەگەڕێت. بەڵام ئێمەی گەنجان بە دوای پێشکەوتندا دەگەڕین و پێویست لەگەڵ سەردەمەکەدا بڕۆین. پشت بەخوا ئەو کەسەی دەنگی پێدەدەین بۆ گەنجان و بە تەمەنەکانیش باشە. واتە بۆ هەموو تەمەنەکان باشە. باوکت چۆن بیر دەکاتەوە؟ بۆچی گوتت باوکم کۆن بیر دەکاتەوە؟ ئەوان بەگشتی بیرکردنەوەیان زۆر کۆنا وەک بیرکردنەوەی ئێمە نییە. باشە چه بەرنمەیەکی هەڵبژاردن وات لێ دەکا بڵێیت من دەنگ بەم کەسە دەدەم چونکە بەرنمەکەیم بەدڵە لە کاتێکدا ڕەنگە باوکت بڵێت ئەم بەرنمەیە گرنگ نییە. نمونەیەکەم پێ بدە. واتە چۆن؟ بۆ نمونە چه بەرنمەیەکی هەڵبژاردن لای تۆ گرنگە؟ ئەو بەرنمەیە بۆ من گرنگە وەرزشە. چونکە ئەو کەسەی گرنگی بە وەرزش دەدات گرنگی بە زۆر شتی دیکەش دەدات. هەروەها دامەزراندنی شتێکی سەرەکیە بۆ ئەوەی دەنگی پێ بدەم. ژمارەیەک زۆر خەڵکی دامەزراندووە و چەندین ساڵە لە حکوومەتە. باشە
بۆ نمونە تۆ گوتت زۆر بربژێری بەهێز لە فەلوجە هەن. بێگومان با بڵێن 5 کەسی بەهێز لای تۆ هەن، چۆن لە نێوان ئەو 5 کە هەمویان بەهێزن یەکێک هەڵدەبژێریت؟ دەتوانین بڵین هەمویان پێش هەڵبژاردن کار دەکەن، بەڵام کاتێک کەسێک دەیباتەوە و بەردەوام دەبێت لە کارکردن، ئەو کاتە دەتوانین سەیری مێژوەکەی بکەین. بۆیە ئەوەی هەڵمان بژاردووە مێژوەیەکی باشی هەیە. واتە تۆ کەسێکت هەڵبژاردووە کە پێشتر پەرلەمانتار بووە. بە دڵنیاییەوە. بۆچی کەسێکی نوێ هەڵنابژێریت؟ ڕەنگە گەنجێکی وەک تۆ خۆی بربژێر بکات و بتوانێت شتێک پێشکەش بکات. هەیە بەڵام کەسی باشمان هەن کە ئەزمموی باشیان لە پەرلەماندا هەیە. واتە لەوانە نییە بڵێ کەمپینێکی هەڵبژاردنی کرد و دەرچوو دواتر دانیشت. نەخێر بەردەوام بوو لە کارکردن بۆ فەلوجە. باشە پێت وایە باوکت دەنگ بە هەمانەوە کەسە دەدات کە تۆ دەنگی پێدەدەیت؟ بە دیاریکراوی باسی ئەم بابەتەمان نەکردووە، بەڵام ڕەنگە بیرکردنەوەی جیاواز بێت و کەسێکی دیکە هەڵبژارێت. بەڵام من هەڵبژاردننی باوکت کاریگەری لەسەر تۆ نەبووە؟ نەخێر زۆر نا باوکم بربژێری تایبەت بە خۆی هەیە و پێمان گوتووە دەتەوێت دەنگ بدەین، باشە خۆمان دەگەڕێن و کەسێکی باش هەڵدەبژێرین و دەنگ دەدەین. تۆ حەق نەبێت. واتە ئەگەر بتەوێت دەنگ بدەیت بە ئازادیەکی تەواوە دەنگ دەدەیت. تۆ دەنگ بە کەسێک دەدەیت و باوکت کەسێکی دیکە. لە ئەنبار بە تایبەتی با باسی فەلوجەت بۆ بکەم کە ئازادی کێ هەڵدەبژێریت. واتە هەر کەسێک دەوێت هەڵی دەبژێریت. نەک بڵین ئەمە خزمتە یەڵا دەنگی پێ بدە. نەخێر. باش ئەمڕۆ تۆک و گەنجێک بۆچی دەنگ دەدەیت؟ وەرە دابنیشین و قسە بکەین. تۆ وەکو گەنجێک بۆچی پێت گرنگە دەنگ بدەیت؟ ئەسڵ تۆ بۆچی دەنگ دەدەیت؟ لەبەر ئەوەی دەنگ دەدەین چونکە نامانەوێت هەمان ئەو ڕوخسارانە دووبارە ببنەوە کە باو باپیرانمان هەڵیان دەبژاردن. ئێمە کەسێک هەڵدەبژێرین کە دەبینین دەتوانێت شتێک بکات یان ئەوەی وزەیەکی باشی کارکردنی هەیە. هەڵیان دەبژێرین بۆ ئەوەی شتێکمان پێشکەش بکات. بەڵام تۆش دەنگ بە کەسێک دەدەیت کە پێشتر پەرلەمانتار بووە. بەڵێ پەرلەمانتار بووە، بەڵام بینیمان کە کار دەکات و سوودی بۆ ناوچەکە هەیە. دەتوانین بڵین کە کاریگەریەکەی تەنیا لە ئەنبار نییە، بەڵکو لە هەموو شوێنەکە. لەگەڵ هاوڕێیەکانت باسی هەڵبژاردن دەکەیت؟ بەڵێ هاوڕێم هەیە، تەنانەت هاوڕێشم هەیە باوکی بربژێرە بە پەرلەمان. زۆر هاوڕێم هەن. نامەبەستم ئەو هاوڕێیانەیە کە لە تەمەنی تۆجان باسی هەڵبژاردن دەکەن چی دەڵێن؟ بەڵێ باسی دەکەین کی هەڵدەبژێرین بۆ هەڵی دەبژێرین. ئەو قسانە هەر یەکەمان دیدگەی جیاوازی هەیە. گفتوگۆ دەکەین و دیدگەکانمان لە یەکتر نزیک دەکەینەوە. کە گفتوگۆ دەکەن ئەو جۆرە هاوڕێیانت هەیە کە دەڵێن ئێمە بایکۆتکارانین و دەنگ نادەین. بێگومان ئەم توێژە زۆرن. ئەم چینە بۆچی دەنگ نادەن؟ تۆک و گەنجێک کە گوت لێیان دەبێت دەڵێن بۆچی دەنگ نادەن؟ دەتوانین بڵین کە ئەوان بە شێوەیەکی دروست سەیری ژیان ناکەن. دەڵێن وەڵا دەبێت پارەمان پێ بدەن یان دامان بمەزرێنن. بەڵام هەست ناکەیت لەلایەکەوە حەق بەوانە ڕەنگە گەنجێک زۆر نەهامەتی لە عێراق بینی بێت و شایانی و ژیانە بێت کە گەنجێکی دیکەی هاوتەمەنی خۆی لە ناوچەیەکی دیکە هەیەتی. بۆی ئەمڕۆ کە هیوایان نییە بەهۆی ئەو ژیان و ژینگەیە کە تێیدا دەژین. یەکەم شت خۆی کەسێک بەگوێری ژینگەکەی. دووەم حەق بەوانیش ڕاستە، بەڵام ئێمە ئەگەر دەنگ نەدەین و کەس هەڵ نەبژێرین ئەوە لە هەمان باردۆخ دەمێنینەوە. بۆیە دەبێت ئەو کەسە هەڵبژێرین کە گۆڕانکاری دەکات. بۆ نمونە من ئەگەر دەنگ نەدەم و کەسێکی دیکەش دەنگ نەدات خراپە. دەڵێن یەک دەنگ کاریگەری نابێت، بەڵام وانە کاریگەری دەبێت. بۆیە دەبێت ئەو کەسە هەڵبژێرین کە کۆمەلگاکەمان بەرەو پێشەوە دەبات. باشە ئەگەر هەموو ساڵێک دەموچاوەکان دووبارە بەبنەوە هیچ دەگۆڕێت؟ باشە ئەو بربژێری کە دەنگی پێدەدەیت حەز دەکەیت کار لەسەر چی بەرنامەیەک بکات لە پەرلەمان؟ یەکەم شت پێویستە گرنگیەکی زیاتر بە ناوچەکانی دەوروبەری فەلوجە بدرێت، چونکە پێویستیان بە خزمەتکردنە. بەڵام ناوخۆی فەلوجە هەموو شتێکی هەیە. سوپاس بەخوا لە شەقامەکان لە هەموو ڕوویەکەوە. هەروەها دامەزراندن ژمارەیەکی زۆر خەڵک پێویستیان بە دامەزراندنە. هەروەها لایانی وەرزشیش زۆر گرنگە. نەسەر ئەگەر پرسیارت لێ بکەم چی دەربارەی هەڵبژاردن دەزانیت وەڵامت چی دەبێت؟ هەڵبژاردن ئەوەیە کە گەل کەسێک هەڵدەبژێرێت بۆ ئەوەی نوێنەرایەتی بکات لە وەزارەتێکی دیاریکراودا بۆی دەنگیان بگەێنن. بێگومان بۆ ئەوەی دەنگمان لە ڕێگەی ئەو کەسەوە بگەێنین کە متمانەمان پێیەتی. باشە پێم بڵێ دوای 4 ساڵی ئایندە حەز دەکەی فەلوجە چۆن ببینیت؟ چی شتێک هەیە کە بربژێرەکە دوای دەرچوونی حەز دەکەی بۆ فەلوجەی کردبێت و ببینی کە کراوە؟ دەتوانم بڵێم ناوچەی گەشتیاریەکان دەتوانین زیاتر سوود لە ڕووباری فورات ببینن. بۆ نمونە وەک دروستکردنی پارک و باخچە و شاری یاری ئاوی.
ئەم لایەنە زۆر جوانە. پێشتر سەردانی هەولێر سلێمانی یان بەگشتی هەرێمی کوردستان کردووە؟ بەڵێ سوپاس بەخوا پێش چەند ڕۆژێک لە هەولێر گەڕامەوە. جوانترین ئەو شوێنانە کامانە بوون کە لە هەولێر بینیت و حەز دەکەیت لە فەلوجەش ببینیت؟ شوێنی جوانی لێبوو، بەڵام جوانترینیان شاری یاری ئاوی بوو. زۆر جوان بوو لە ڕووی پارک و خاوێنی ڕێکخراوەییەوە. ئاواتە خوازین لێرە بیبینین. هیچ شتێک دەربارەی کورد دەزانیت؟ ڕاستیەکەی زۆر شتیان لەبارەوە نازانم، بەڵام سەردانم کردوون. فێری زمانەکەتان نەبوو، زمانەکەتان زۆر قورسە. قورسە؟ زمانی عەرەبیش قورسە. زۆر باشە، ئێمە تەواو بووین. ئەو بربژێری کە دەنگی پێدەدەیت دەمەوێت بزانم پەیامت بۆ ئەو و بۆ پەرلەمان بەگشتی چییە؟ پەیامەکەم ئەمەیە، ئێمە متمانەمان پێکردن و هەموو بڕوامان بە ئێوە هێنا. پشت بەخوا لە ئاستی ئەو متمانەیەدا دەبن. هیوادارین سەیری لایەنی گەشتیاری پارێزگاکە بکەن کە کەمێک لاوازە و هیوادارین پەرەی پێ بدەن. هەروەها لایەنی وەرزشیش.